دوای ململانەیەکی زۆر لەگەڵ نەخۆشی درێژخایەن پێشمەرگەی ڕابوونی ئیسلامی و کەسایەتی ئیسلامی ناوچەی گەرمیان مامۆستا ئەحمەد کەریم ناسراو بە ئەحمەد ششپەنجە کۆچی دوایی کرد. مامۆستا ئەحمەد ماوەیەکە بەدەست چەند نەخۆشیەکەوە دەناڵێنێت نزیکەی هەفتەیەکیش بوو باری تەندروستی بە تەواوی تێکچوو بوو تاکو و سەرئەنجام و بە چەند خولەکێک دوای ئەنجامدانی دوایین نوێژی ئێوارە گیانی سپارد. سپاس بەخوای گەورە باوکێک بووە درێغی نەکرد لە هیچ شتێ ئەلحەمدوللا. بەڵام لە پێش باوکایەتی بۆ ئێمە بەڕاستی باوکایەتی بۆ زۆرێک لە خەڵکی هەتی و کردەوە و بێوەژن و خەڵکی داما و کەم دەستەوانە هەرچەند خۆی کەم دەست بوو بەڵام دایمە هەوڵێدا لە کەم دەستەکانەوە چارەسەریان بکات. هەتیوەکان هەست بەبێ نازی نەکەن ئەلحەمدوللا. خی گەورە لێ وەرگری ئینشەڵڵا. ژیاننامەی کاک ئەحمەد پڕە لە سەروەری، پڕە لە خەبات، پڕە لە تێکۆشان، لە پێناوی خوای گەورە، لە پێناوی بەرزی کەلیمەی لا ئیلاهە ئیلەڵڵاه، لە پێناوی خۆشگوزرانی خەڵک. ئەم پیاوەڕێزە ئەوەنەی من ئاشنای بم قەسەبات و ناڕەحەتی سنگی هەر لەگەڵایە. ساڵانە زۆر جار کەم ساڵ هەبووە لێی نەداتەوە بە دەڕۆژی بیست ڕۆژ و بە مانگی جاریوا بە هەر پێوە بووە. بەڵام ئەم جاریان زیاتر یعنی قۆسی کرد لەسەری. هەر ئەو نیوەڕۆ تەلەفۆنی بۆ کردم دوای نیوەڕۆ پێی وتم وتی کا کازم من تەواو وتی ئاگار لە ماڵ ناڵ بێ. ناوچوانی هەمووی عێراق بۆ ئەوەش نیشانەیەکە لە عاقبەت خەیری ئینشاءڵڵا. تەمەن ناکەین خوای گەورە گۆڕەکەی ئێستا پڕ نور کردبێت، ئێستا ئیسراحەت کردبێت. لای خۆیانەوە هاوڕێ و هاوخەباتەکانی شایەتی چاکی و مەردایەتی بۆ مامۆستا ئەحمەد دووپات دەکەنەوە. ئاماژەش بەوە دەکەن ئەحمەد ششپەنجە هەردام ناوێکی دیار بووە بۆ بەرگری لە ئاین و پیرۆزیەکانی گەلەکەی و داکۆکیکاری پرسە نەتەوەیی و نیشتیمانیەکانیش بووە. لە ساڵی 92 یەکترمان ناسی و هەر لەو کاتەوە کاک ئەحمەد دینداری و خواناسیەکی زۆر گەورەی پێوە دیار بوو و لە لای من بە پیاوێکی زۆر گەورە دەرکەوت. کاک ئەحمەد لە ڕووی سەخاوەتەوە نمونەی کەم بوو، پیاوێکی سەخی بوو. کاک ئەحمەد غەمخۆر نەبوو بۆ مناڵەکانی خۆی، بەڵام غەمخۆر بوو بۆ مناڵی برادەرە شەهیدەکانی، بۆ مناڵی ڕەفیقە دێرینەکانی. هەر کەسێکی بناسیایە وەفای بوو بۆی کاک ئەحمەد. لە عمری خۆم هەتاوەکو ئێستا کەوا ڕیشم چەرموو بووە پیاوێکی بۆ وەفای وەکو کاک ئەحمەدم نەبینیوە. هەر کاتێک کاک ئەحمەد ببینی ئەو ئاەتەم بیرەکەوتەوە من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. بەڕاستی ئەو پیاوە من لە 91 ناسیومە تا ئێستا لە ژیانی پێشمەرگایەتی، لە ژیانی شاخ، لە ژیانی سجن، لە ژیانی دەربەدەری و نەهامەتی و ئاوارەی بەڕاستی ئەو ئاەتی لە خۆیان تەطبیق کردبوو. کە لەم ساڵانی دوایشە کە خانشین بوو لە کەلارە بوو خەریک مزگەوت و ئیشی خەیری و چاک و هەموو شتی پیاوەتی و چاکە و کەرامەت و شەهامەتی تیا بوو. بەڕاستی 3-4 ڕۆژ پێش لە مزگەوت هاتنێتەوە وتوانە ماڵی هەژار و فەقیرە دوو گڵای داوە پێم ئێستاش پارەکەم لای نەمگەیەنتە جێ خۆی. ئەو پیاوە بەردەوام لە هەمی و غەمی فەقیر و هەژار و مزگەوت و ئیسلاما بوو. مامۆستا ئەحمەد کەریم ناسراو بە ئەحمەد ششپەنجە لەدایک بووی ساڵی 1966 لە ساڵی 1988ەوە کە لە سەرەتای بیستەکانی تەمەنیدا بووە پەیوەندی بەڕابوونی ئیسلامیەوە کردووە. هەر لەو کاتەشەوە بە درێژایی ژیانی خزمەتی بە ئاینی پیرۆزی ئیسلام و ماڵە پیرۆزەکانی خوای گەورە کردووە. دەستی باڵاشی لە ئاوەدانکردنەوەی بەشێکی زۆر لە مزگەوتەکانی سنووری گەرمیاندا هەبووە. هاوکات هاوکار و پشتیوانی خەڵکانی بێنەوا و کەم دەرامەت و هەژار و بێباوەک بووە. هەر ئەماش حەسرەتێکی زۆری لای هاوڵاتیانی گەرمیان بەهۆی کۆچی دوایی مامۆستا ئەحمەدەوە بەجێهێشت. داوا لە موسڵمانان و خێرخوازانەکەم هاوکاری ئەو گروپە بکەن، گروپی خێرخوازان. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.